ئەمڕۆ توانیمان بە هیممەتی بنەماڵەی شەهید ئەشقی و باوکاری بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی توانیمان سەنتەرێکی فێرکاری و ڕێنمایی بکەینەوە بۆ کەسوکاری شەهیدان و خزمەتکردنی خەڵکی ئەم ناوچەیە و بە تایبەتیش کەسوکاری شەهیدان و ئەنفاکراوانی ئەم سنوورە جگە لەوەش ڕێکخراوی شەهیدانی سەنگەری کوردستان بە هاوکاریەوانیش توانیمان ئەم پێشانگایە بکەینەوە کە دەلالەت دەکات لە قارەمانەتی و گیانفیدایی هێزی پێشمەرگە و بە تایبەتی کادرە پێشکەوتوەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و فەرماندە ئازاکانی کە لە بەرەکانی جەنگ لە پێشی پێشەوەدان. ئەمانەی کە نمایشکران وێنەی کێ بوون؟ ئەم وێنانە وێنەی کار و چالاکیەکانی شەهیدی فەرماندە ئەشقی عەبدوڵڵا سوورچی بوو کە بەدەستی چەتەکانی داعش شەهید کرا و یەکێک بوو لە فەرماندە و پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی نیشتمانی کوردستان. پێمان خۆش بوو وەکو خزمەتێک بە شەهید ئەشقی و بە بنەماڵەکەیان پێمان خۆش بوو ئەم پێشانگایە پێشکەشی بنەماڵەکەیان و کەسوکاری شەهیدان و هێزی پێشمەرگە بکەین.